خۆش زۆر زۆر سپاس بتمانیان بۆ گرمیان ڕێک سلااوان لەبێ خۆشەویستان و ئازیزانی ئێمە لە ڕۆژێکی نوێ بەهانیتان باش بێت سلااوان لێبێت بەم پارچە مۆسیقایە بووینەوە میانی ماڵەکانتان کا بەدەست و پەنجە و خامەی کاکەژنیار و کاکەوەلی دەمبیانە پرۆگرامەکەی تەرەوەندی جوان دەکەنەوە و هەروەها لەگەڵ هاوکاری سەرەکیم سەحار پرۆگرامی ڕۆژێکی نوێ درێژە پێدین کە پاش ڕۆژ بابزانوا زیاترەوەنیە دو هەفتە زیاترە لە بەرنامەکەمان وونە سەحرجامە خێر بیتەوە سڵاو لە تۆ باری سپاس دەکەم مەمنون بۆ بەخێر هاتنەکەت سڵاو لە ئێوەی ئازیز و خۆشەویست بێت سڵاو لە کاکژەنیار و لە کاگوەلی دەست و پەنجیان خۆش بێت بە هیوایەوەی کە بەیانێکی جوان و ئارامتان دەست پێ کرد بە من کە ئاهاتم بۆ داوام بەیانێکی یەکجار زۆر زوو بوو و هێشتا بەڕاستی ڕۆژ نەبووەوە ئاری باران ئەباری نمنمە جەوێکی یەکجار خۆش و ئارام بەخش بوو هیوادارین کە ئەو جەوە ئارامە هەتاکو و کۆتایی ڕۆژ بۆتان بەردەوامی هەبێت لەگەڵمان بەردەوام بن ئەمڕۆژ بەرنمێکی تایبەت و جوانتان پێشکەشەکەن بە قەولی ئاری من دوو هەفتەیەک ئەبوو نەبووم و بیری هەمووتانم کردبوو بیری هاوکاران و دوا بەرنامەمان سەری ساڵ بوو بەیەکەوە کردوان ئیتر من نەبووم تاکو ئەمڕۆ کە هاتوومەتەوە هیوادارم کە لەگەڵمان بن ئەمڕۆژ اینجا ببرن ئەو مۆسیقای زانێت چ مۆسیقای بوو یعنی هیچی گۆرانی بێژە بوو هیچ هۆنەرمەندێکی نەمر بۆیوتم گرمیان پێماە زۆرێک لە بینەرانمان بە تایبەت گرمیانی ئازیزەکان ئەزانن کە ئەمە تایبەتە بە هۆنەرمەندی نەمر سەلاح داودا کە بەو دەنگە خۆشەی خۆی بەو سۆزەکە لە دەنگیا بوو ئەزانن دەنگێکە کە لانەیە قەت دووبارە نەبێت هۆجا کاگوەلیت لە نزیکەوە ئەیناسێت و ناسیەتی هەتا دوازانیاری زۆریشی هەیە ئەش بێ ببێ بەیەکێک لە مامۆستاکانی چونکە ئەو ئامێری باشنەکانی پێڵن بزانمانێ کاکوەلی چی پێڵن ئامێری باشنەکان باشنەکان ئەوانی کە جیاوازن تاان زۆر بەخێر بنجار داخلی بابەتەکە بووی تابانیتان باش ڕاستەکەی ئمڕۆ کاک ئاری ئەمە باس لە فۆرمێک ئەەکەین باس لە ڕەنگێکی زۆر تایبەت ئەەکەین کە پەیوەستە بە ناوچەیەکەوە جوانی کوردستان لەوەیە کە بۆ نمونە ڕەنگا و ڕەنگە تەنها شاخی نییە تەنها سروشتی نییە تەنها خەڵکەکەی نییە جوانی کوردستان لەوەیە کە بۆ نمونە هەر ناوچەیەک و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی زمان لە ڕووی کللتور لە ڕووی ئەدەبەوە لە ڕووی شێوازی بەڕێوەبردننی ژیانەوە ئمڕۆ ئێمە باس لە هونەرمەندێکی نەمر ئەەکەین سڵاح داودا سڵاح محەممەد خدر بارام چاوش ئەمانە لە باو باپیرانەوە ئەم چاوشێتیان بۆ ماوەتەوە چاوش واتە چی چاوش ئەو کەسەیە کە لە ئاهەنگ و لە شادی و لە کاتی شایی و سەیرانە بە دوو ئامێری ترادیشناڵ ئامێری با بڵین فۆلکلۆری کوردی دەهۆڵ و زۆرنا با بڵین یا دەهۆڵ و باڵەبان یا دەهۆڵ و شمشاڵ بێت ئەو ئاهەنگیان ئەگێڕا ئەو ئاهەنگیان سازە کرد ئەو ئاهەنگیان جوانە کرد هەندێک جاریش ئاوازیان لەگەڵا ئەخوێند تەنها ژەنین نەبووە بۆیە سڵاح کاک سڵاح ینی خوالی خۆش بوو یەکێ بوو لە ئەستێرەکانی گەرمیان دەنگێکی زۆر جیاواز نەبرەیەکی زۆر زۆر تایبەت کە تایبەتمەندیەکی خۆی هەبوو کە هاوشێوەی نەبوو لاسایکردنەوەی نەبوو وایە ئێستا کوڕەکان ینی من جێی دەستخۆشیە باسی کوڕی دڵشادی کوڕی ئێستا هەوڵیان باوکیان زیینوکەنەوە کە بەکارەکانی ماوەیش تۆزێک دەنگیان زۆر ئەچێتەوە سەر باوشیان بەڵام هەوڵیان لاسایی باوکیان بکەنەوە بۆیە سڵاحیشکە دووبارە نابێتەوە بەڵام نەگەیشتون لە باوشیان هەرگیزش ناش بەڕێی من وەکو موزیسیانێک ڕێز و خۆشەویستیمان لێرە وەسڵامان بۆیانێ بێگومان سڵاح داودا هەر لە مناڵیەوە خولیایی ئەوەی هەبوو کە بۆ نمونە دەنگبێژی و ئاوازبێژی و پیشەی ژیانیان ئەوە بووە کە بۆ نمونە چۆن فێری دەهۆڵ بن چۆن فێری زۆر نابن تاکو لە تەمەنی 13 ساڵی لە یەکەم دانیشتنیەکە دەنگی خۆی تاقیەکاتەوە پاشان دوایەوەی دوای لێت متمانی پێەکەن و کە چۆن لە ئاهەنگەکانە گۆرانی بڵێ لە ئاهەنگەکانە چۆن بەهۆڵ عەزف کات چۆن زۆرنا عەزف کات من خودی خۆم چەندین جار چاوم پێکەوتووە چەندین جار لە ئاهەنگەکانە بینیومە چەندین جار لە دانیشتنەکانە بینیومە کەسایەتێکی زۆر خاکی کەسایەتێکی زۆر جوان کەسایەتێکی پڕ لە هونەر و لە بەهرە ئەم کەسە لە خوڵقاننی و لەو ڕۆژی کە لەدایکە بێ ئەم بەهرەیی تیاوێت شارەزایەکی تەواوی لە شێوە ئاوازەکان واتە لە مەقامەکانی گەرمیانە ئەبێت باشە لەوانە قەتار و خاوکەر و ئەڵاوەیسی و هەنی ئەم مەقامانە بە تەواوەتی شارەزا ئەبێت سڵاح داودا بۆ وابزانم لە تەمەنی 1950
پاشتیان 55 65 لە بەغا چاوی بە مامۆستا عەلی مەردانەکە لە دەنگی کوردی لە رادیۆی بەغا لەوێ کۆمەڵێک کار بەیەکەوە ئاکەن اینجا کۆمەڵێ هێما و کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەبوو ئەسلاح داودە بە پێی ناوچەکەی تەنها شارەزا نەبووە لە زمانی کوردیە شارەزا بووە لە زمانی تورکمانی دەبری ئەو ناوچەیە خەڵکانێکی تورکمانی تیا بووە جا شارەزا بووە لە بۆ لە قۆریاتی تورکمانی توانێتی چۆن قۆریات بڵێت نیشان هەیە لەگەڵ هابەیە لەگەڵ بەڵێ خۆی خۆش بوو هابە بڵێ چەندین دانیشتنی لەگەڵ هابەیە هەبووە پەیوەندیان زۆر باش بووە من خودی هابەشم بینیوە ببینین ئەوش کەسێکی لێ هاتوو بوو ینی بەڵام سلاح داودە کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەبوو بۆ نمونە تاکوستا سەد بەرهەمی تۆمار کراوە کۆمەڵی ئاوازی بەداخەوە کە تۆمار نەکرا لە ئێستاش من خودی خۆم لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر بەشی کۆمپۆزیشنمان کە دیراست کرد یەکێک لە کارەکانی من هەڵبژارد بۆ ئەوەی وەری جێرمەوە بۆ ئامێری پیانۆ بە شێوازێکی هاوچەرخ تەنانەت توێژینەوەکەم ناوی گرمیان لە موزیکی هاوچەرخدا ئاواز و فۆلکلۆری با بڵین میلۆدی گرمیانیم کۆ کردبووە کردم بە توێژینەوەیکی پەسەند و تەواو لە ئایندەیە ئینشەڵا بە کتێبێک بەردەست دەبێت لەبەرەوەی کارم لەسەرا کردووە کە بێ بە کتێبێک ئەمانە چەندین پێشنیار کراوە چەندین بۆ نمونە هەڵمان داوە بۆی لە کاتی خوێندنی وانەیە لە کاتی خوێندنی موزیکە فۆرمەکانی موزیکە ئەمانە وەکو فۆرمێک بناسرێنەوە بۆ ئەوەی تەنها زانیاریمان لەسەر موزیکی ڕۆژئاوایی ئەوروپی نەبێت بۆ نمونە بەشی کێوانی کە لە موزیکە لە بواری لە کۆلێژ و لە پەیمانگاکانە ئەخوێنن یا لە ناوەندەکانی هونەری موزیکە ئەخوێنن شارەزایان هەیە ئەزانن مۆزارت کێیە و ئەزانن لیجبان بیتهۆڤن کێیە بەڵام پێویستە لەگەڵەوەش بزانێ بۆ نمونە سەیاد ئەسغەری کوردستانی کێیە پێویستە لەگەڵەوەی بزانێ حەسەن زیرەک کێیە پێویستە لەگەڵەوەی بزانێ خۆی خۆش بوو کەریم کاوان کێیە ئەمانە شانازیشی پێوەکە ئەبێ شانازی پێوە بکەین لەبەرەوەی ئەوروپا خەڵکانی ڕۆژئاوا شانازی بە کەلتوری خۆیانەکەن بۆیە هونەری موزیکش بەشێکە لەو کەلتورە ئەوە شانازی بە وۆلفگانگ ئەمادیۆس مۆزارتەوەکەن شانازی بە ڕیچارد شتراوسەوەکەن شانازی بە لێگەتی و شانازی بە کۆمەڵێک کەسایەتی ئەەکەن کە بە سەتان دانەر و سەتان موزیسیانیان هەیە قوتابخانەیەکیان دروست کردووە یعنی شانازی بە جان سبستیان باخەکەن کە یەکەم کەس بوو کە تیۆری موزیکی دامەزران شانازی بۆەوە ئەەکەن ئەی بۆ ئێمە شانازی بە مامۆستا عەلی مەردانەوە نەکەین کە مامۆستای مەقامات بوو ئەی بۆ شانازی بە حەسەن زیرەکەوە نەکەین کە دەنگێکی زوڵاڵی وەک ئەو هەرگیز دووبارە نابێتەوە ئەم ئاوازە جوانانەی هەمووی هێناوە کۆ کردوێتەوە پێشکەشی ئەمی کردووە بە دەقێکی ئامادە حازر ئێمەی ئەمنەوەی ئێستا کە هەڵەسین تەنها پێویستیمان بۆیە کە دیراسەتی موزیکین بۆی وتوانین کەڤەرێکی بۆ بنووسینەوە تەنها ئەوە نەیە حەزەکەم هاوڕێی عەزیزم کاکژەنێر جەنابەت باست کرد پیانۆ ئەوەی کە بیهێنیتە ناو گۆرانیەکانی بۆ نمونە مامۆستا سەلاح داودۆ ئێستا وەک ئەوەی کە کاکژەنیارش بەردەست و پەنجەی خۆی پیانۆ ئەژێنێ پێمان خۆش خۆی باسێکی ئەم ئەزمونونەکە بۆ نمونە ژەنینی گۆرانیەکی فولکلۆری کوردی مامۆستا سەلاح داودە چۆن ئەزمونێکە تا چەند پیانۆ دەرەقەتی دەدیان ئەکرێ بە پیانۆ تۆ ئاوازێکی فولکلۆری کوردی یا گۆرانێکی فولکلۆری کوردی بژەنی لە ڕاستیدا ئەمە ئەزمونێکە پێویستە ئەزمونێکی لە ڕادە بە دەرکی پێشمشت هەنێ ئەزمونێک کرده بێت چونکە زۆرینی بۆ منە میوزیک بۆ منە میوزیکی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەتوانین بڵین لە چارەکە تۆنگ پێگاتوە بڵین ڕوعەتۆنی تایە لە هەما کاتە چووکە پیانۆش کە چۆڵی ئامریکی داتۆنیەوەتە ئامریکا تەنها لە نیوتۆن و تۆن پێگاتووە ڕوعەتۆنی تیانە بەڵێ ڕوعەتۆن زیاتر لە ئامێری ڕۆژەڵاتیە لە ڕۆژەڵاتەکانە ئەشتوانی بۆ منە دەهێنێ ئامێری ڕۆژایی وەکو ڤایۆڵینە ڤیۆلا بێت چەلۆ بیکێ چونکە ستراکچەری ئەو ئامێرانە بۆ نمونە ڤایۆڵین بە پێوی کە ژێیە پەنجە ئەخزێ لەسەری دەنگەکان هەموو جۆرە دەنگەکان ئەسپەکات بۆ نمونە کە تۆ تۆنێکی تەواو ئەسپەکەیت ئەتوانی نیوتۆنش ئەسپەکەی نیو پلەش ئەزفەکەی لەبەرەوەی خزانە لەسەر تەلەکەیە ئەتوانی چارەکە دەنگەکانیش ئەزفەکەی دیتیانە تا ڕادیەکە مشتە گەشتن لە بابەتەکە وەکو خۆم شوازێکم دۆزیەوە شوازێکی خۆمەوە تا حدێ گەشتومەتەوە ئامانجەی لەسەری بۆ منە بتوانم دوونی وەتۆنیا سێنی وەتۆنی دابگرم ڕاستە لەوانێ مایکرۆتۆن دەرنەچێ بڵێم ڕۆبعەتۆنێ دەرنەچێ بەڵام لە هەمان کاتە ئەگەر بۆ منە ئەو دەنگەلێک بات و ژاوژاو بکە یەک تۆزە ڕۆبعەتۆن دەرەچێت لە هەمان کاتە سنتەکان دەرەچێت نزیکە بنەوە لێ ئەمە بە خۆشحاڵیەوە ئەتوانم ئەوە جگەلەوە ئەزمونی کە
لەو کاری مامۆستای مەزن سەلاح داو دەکردن چەنەها کاری کەش ئەنجام ماوە کە بتوان هەنێ تۆنی نەشاز بگرن نەشاز واتە چۆن دوو تۆنی دەمج بەیەکەوە یا دوو تۆنی نیو بەیەکەوە بۆ منە هەنێ تۆنی بۆ من لەم سیستەمە تازانی کە لە مۆسیقای مۆدێرنە مۆسیقای هاوچەرخە هەیە ئەتوانم لەوانەوە نزیکی بکەمەوە تا حدێ نزیکە بێتەوە فرینکوێنسەکان چۆڵی پەیوەندیان هەیە و تۆ چۆڵی ئەو سنتی هەیە تامی ئەوە بە وردەکاریە ئێمە میوزیک بەس گوێ بیستی میوزیکین لی تێناگەین ڕەنگە لە ڕووی ئەکادیمیە و زۆر ئێمە خۆمان شتێک تێگەین بەڵام ڕەنگە بینەرێک نەزانە بەڵام ئەوەی کە پرسیارەکەی سەحەرا پیانۆ لەگەڵ ئاوازەکانی مامۆستا سەلاح داوتەیە ینی من قەت جۆم پێم وانە بەرهەمی چێ بە پیانوی تیاوانە لەبەرەوەی بۆ نمونە بەپێی حکمی ئەوەی کە ناوچەکە تەنها ئامێری ترادیشناڵی تیا بووە ئامێری فۆلکلۆری تیا بووە بۆ نمونە ئەوەی کە هەبووە چی بووە بەزەوەی ئەوە نوێگەریە ئێستا بێگومان ئێمەمانوێت نوێگەریەک لە ئاوازەکان بکەین ئێمە نامانوێت دەستکاری دقی ئاوازەکان بکەین لەبەر دقی ئاوازەکان زۆر جوان ئەڵی کریستاڵن ئەمەنە ناسکن جا ئێمە هاتوین کەڤەرێکی بۆ دروستەکەین لەسەر ئەو پرسیاری سەحەرخان پیانۆ بێگومان ئامێریکی ڕۆژ ئاواییە ڕۆڵی زۆر تایبەتی ئەبێ لەسەر وەکو هاوڕێی عزیزم ژەنیار باسی کرد ئەو ژەنیاری کە ئامێری دراسەتی ئامێرەکەی کات ئەبێ ڕەنگەکان و شێوازەکان دیراست کات بۆ نمونە کاتێک کە تووشی ئاوازێکی ڕۆژ ئاوایی ئەبێ چ جۆرە دەنگێک چ جۆرە کۆردێکی بۆ عەزف کات ئەزمموی گوێ ئەزمموی ڕەنگی گوێ چکە مادام ئەمە هەر گوتمان هەنێ شێوازی تاکە تایبەتە بە ڕۆژەڵاتی ناوەڕاست مەقامات بۆ منە مەقامادا شێوە ئاوازێکە پێویستەکە پیانستەکە بڵێن پیانۆ ژەنەکە ئەوە هەر خۆم نامە زۆرینەی پیانۆژەنەکان بۆ منە پیانۆژەنانی کە هاوڕێ من یا ئەوانی کە بۆ منە لە دەری وڵاتن پێویستەکە بۆ ئەزمون پێشش بە ئەزمموی سەماعیە بڵێن بە ئەزمموی گوێ ئەزمونونەکە بکەن چونکە ئەو شتێک عەسپەکە لەوانێ تۆ دو کاتەیە کە ڕوعەتۆ نەبێ من چی بکەم لەو حاڵەتەیە پێویستەکە شتێ بکەی لەما کاتە بتوانی هەردوو لە بەڵێ هەردوو لە هاوسەنگ تقریبان هاوسەنگیەک بێتەوە هەروکوتم ئەمە ڕێگە چارێکە کە بتوانین دووسێ تۆن تێکەڵکەین بەیەک تا حد ستەنتەکان نزیکە بنەوە لێک بەڵام چەند ڕێگای کەژێ بە خۆشحاڵیەوە کە هەنێشت لە ئێستا دۆزیانێتەوە لەسەری بەڵام با ئێمە نەچینە ئەو بابەتە قوڵەوە چونکە دنیای هونەر و دنیای موزیک زۆر قوڵترە کێمەوە دەریایکی زۆر دەریە بۆی تۆزێ لە تیۆری موزیک دەرچین باسی ئەو ڕووداوانە بکەین بۆ نمونە لە گەرمیانە باسی ئەومان کرد کە شێوەزار و شێوازی قسەکردنی کوردستان ینی جوانی کوردستان لەوەیە کە بۆ هەر ناوچەیەک تایبەتمەندیش خۆی هەیە وێ گەرمیان شێوازی قسەکردن تەنانەت فەرقی هەیە شێوازی موزیکی فەرقی هەیە شێوازی مەقامەکان فەرقی هەیە یەکی لە ڕووداوەکان ما بێت هەر ڕێک وەکو شێوازی قسەکردن شێوازی قسەکردنیان فەرقی هەیە گۆرانی وتنەکانی شەرک شێوازی قسەکردن ئاگادار بن بۆ نمونە ئێستا لە گەرمیان بە پێڵەن پا ئەو دنیا و گۆرانەکانی هەر پا بەکارێ ینی نیگۆڕیەوە بە پێ ینی زۆر گەرمیانیانە ڕووداوێکی لەسەرەوە کاگاری ئەڵێ کوڕە بچووکەکەی کاتێکە لە قوتابخانە بێت مامۆستا سەلاح مامۆستا لە بەشی با بڵین لە وانەی زانستە شیکەرەوەیان بووەکە وانەکەیان بۆ شیەکاتەوە ئەگەنەوەی کە گوڵە بە ڕۆژەت چییە و چۆن شیەکاتەوە تر لە ئەڵێ گوڵە بە ڕۆژەکان بۆ شیەکاتەوە ئەڵە دوو بابەتی لێ هینە بێتەوە لێ بێتەوە یشیان ڕۆنەوە ئەوەی کە سابوونە سابوونی لێ دروستەکرێ چی لێ دروستەکرێ فێرخوازەکان ئەڵێن مامۆستا ڕۆن ئیتر سابوون گوێی لە وشەیەکی نامۆ ئەبێ لە ناو فێرخوازەکانە ئەڵی دووباریکەنەوە ئەڵێ مامۆستا ڕۆن ئەڵە سابوون یەکێک لە فێرخوازەکان ئەڵێ ساوین ئەوان بە سابوون ئەڵێن ساوین ئەڵەوە کی ئەڵێ ساوین کوڕەکەی ساداوتە دەست بەجەوان مامۆستا منم ئەڵێ کوڕمە بێ بڵی سابوون ئەڵێ مامۆستا ساوین تر چەند جاری دووبارە کاتەوە ئەڵێ سبەی با باوکە بێ ئەمێ قسەی لەگەڵا بکەم تر ڕۆژی دووەم باوکیەت کاکسڵا حەسی بۆ قوتابخانە ئەڵێ کاکسڵا بەسەر هاتە ینی بەسەر هاتە نانە بەسەر هاتە بەدڵنیاییەوە ئەڵێ کاکسڵا پێویستە کوڕەکەت ڕێزمانی کوردی فێر بێ بە تەواوەتی پاشان لە ماڵەوە چۆن قساکەن ئەمە ژیانی خۆتانە پێویستە بە خۆتانەوە ئەڵێ بۆ چی بووە ئەڵێ کاکسڵا من دوێنێ گوڵە بە ڕۆژیان بۆ شیەکەمەوە لەبری ئەوەی بڵێ سابوون ئەڵێ ساوین جا کاکسڵا جابێتەوە ئەڵێ بۆ مامۆستاگەر بێژێ ساوین کەف ناکە
ئەمە تایبەتمەندیەکە جوانیە کە پێیوەستە بۆ شوێک وایە بۆ هەتاکو ئێستا ئێوە بەپێی ئەزمموی خۆتان هەر یەکێک لەم پارچە مۆسیقا فۆلکلۆرانە بۆ کەسێکی بیانی بۆ هوەرمەندێک مۆسیقاژەنێکی بیانی بژەنن و ئەو لە جیاوازیانە تێبگات بۆ نمونە هەرەوەی کەوتت نیوتۆن تۆ بتوانی بە پیانۆ بژەنی ئەو لەمە تێگەشتووە بۆ خەریکی مۆسیقای گەلەکەی خۆت ئەیبێت بەو شێوازە عەسفیەکەی هاوڕێیەکەم ڕێز و سڵاوم هەیە بۆی ژەنیاری عود بوو کاتی خۆی سەفەری کرد بۆ فەڕەنسا چوو بۆ کۆمەڵە کتێبخانەی بە تابلەوانی نۆتا فرۆش نۆتەی موزیکە فرۆشە لێ چای بە نۆتەکان کە و سەرسام بووە پێی تر کابراایەکی پیریش دانیشت بوو کە بۆ منەی فرۆشتمانوتەوە بەچەرم بۆ منێ و بە فڵانە یۆرە ئەمە بەوەنەیە تر وەجبەیەکی کڕی بۆ هاتر طبعا بەداخەوە لێرە دوکانێکی وامان نییە هیوادارم ئیشەڵا ڕۆژ لە ڕۆژان هەبێت چکە زۆر پێویستە بەڵێ نۆتە بفرۆشێت جاوای شێوەیە یەک دەرزەنی کڕی بوو تەوان هەر یەکی بەخشی بە برادەرەکان بە هەدێ بەرحاڵ ترەوە بووتی تۆ میوزیشانێتی بەڵێ تێ قسەیان کرد و تۆزە داشکان و ئەشتانی بۆ کەوتی بەیانی حەزەکەم گوێم لێت بێ بەیانی عودەکەی هێنا حەسبی بۆ کردی تی بۆستە تی من گوێم لە شتێک ئەبێ لە خۆم و هەر ئیهێنوە بەم نازانم چیە تی ئەو مایکرۆتۆنێ ئەو ڕۆباتۆنێ وتی زۆر خۆشە لای تازە شکل لای ئەوان تەنها بە نیوتۆ ڕۆشتووە تۆنی نەشاز ئەنی تۆنی بڵێم ڕۆبع نەچۆتە چۆڵی گویان و بە ڕادێ جاران هەبوو لە سەردەمی لە سەدەی سیانزە و لە سەدەی دوانزەکان هەبوو بەڵام بەرەکەتر دنیا بەرەو پێچ و ئەم چۆڵی ئەمانە و سەرئێشە لایەن وا بوو ئەم و پەرشوبڵاوەتیە تاکەی بۆ منە لەبەرەوەی ڕەنجێک نییە پێویست بێ بە خۆیانەوە لەسەر ئەو بە هینی نمونەیە کە کاکژەنیار باسی کرد من نمونەیەکی خۆم با بڵین لەناو بابەتەکەی هەبووم لەگەڵ ئۆرکسترای گەنجانی عێراقا ئەندامی ئۆرکسترای گەنجانی عێراقم بە ئێستاشەوە بە خۆشحاڵیەوە لە ئسکۆتلاندا کۆنسەرتێکمان هەبوو لەگەڵ ژەنیارانی گەنجانی ئسکۆتلاندا با بڵین ڕۆژێکیان دیاری کردبوو کە ئێمە موزیکی خۆمان بژەنین پێویست بوو بەچیەوە بۆ من ئۆرکستراکەی یەک دەنجی ئاسپا کرد هەر یەکێک لە ئاسپەکان مەقامێکی ئاسپا کرد کوردی تیا بوو عەرەبی تیا بوو تورکی تیا بوو ئەوروپی تیا بوو تر کە گەیشتە ئەوروپیەکان ینی نەیانڕزانی چی تیا بکەن درەوە بوو لە یەکێک لە سۆڵۆکانە گەیشتە من کە گەیشتە من مەقامێکی حیجازم عەزف کرد ئەگەر بەس پێیژەکەتان بۆ ئاسپەکەم پێیژی حیجازە بەڵامی حیجازە شووازی حیجاز ئۆرکستراکە لەسەر یەکتۆن بوو منە مەقامم عەزف کرد مامۆستاکەم بە تەنیشتی منەوەیە کە وانی فلوتی پێوتمەوە شینا گۆدۆرس خەڵکی سکۆتلەندایە خۆی لە پاشەوەی کە مەقامەکەم تەواو کرد چوە سەر هاوڕێیش کەم چپانێژێ بە گوێماوتی وتی دوایی ئەبێت دەرسی ئەمەم پێ بڵیتەوە کەچی خۆی ماستەری هەیە لە ژەنینی فلوتە بەڵام ڕەگە درک بە هەندێک تۆن نەکات وتی چی بوو ئیتر کە پێیژەکەم بۆشی کردەوە وتی ئەمان پێژەیمان دراسە کردووە بەس بۆ وا ئاسپە کرد هەستەکە فەرقی هەیە ئەتمۆسفێری ژەنەکە زۆری فەرقە ئاسمانێکی تێ زۆر باش تا چرکە ساتەکانی ژەنی مامۆستا سەلاح داودەش پێمان بێت ساڵی 2009 کە کۆچی دوایی کرد لەگەڵی بوویتەوە چ شتێک یادگاریەک ئەو ڕۆژەی کە کۆچی دوایی ڕاستەکەی ئەو ڕۆژە ئەتوانم بڵێم ڕۆژێکە هەرگیز لە یادم ناچێت من لەو کۆنسێرتەیە ئامادە بووم لە هۆڵی نەورۆز بوو لە شاری کەرکووک دیار بوو تەندروستی باش نەبوو کە چووە سەر ستەیج ئەم گۆرانی کە ئێستا ئەم ئاوازەی کە ئێستا پێشکەشمان کرد بەهارە و بەهارەوەی پێشکەش کرد تردا بەزی لەسەر ستەیجەکەەوە کە دابەزی تەندروستی باش نەبوو دیار بوو تر هاتە کۆتایی هۆڵەکەەوە من ڕێک لە کۆتایی هۆڵەکە دانیشت بووم بە تەنیشتی منەوە کەوت ئایتر منش دەستم بردە ژێر سەری سێم کرد تەواو ئاگەی لە دنیا نەماوە تر برادرانمان ئاگادار کردەوە چاری خەسقانە وا بڵین نەخۆشخانە هات و کریان ناو سیارەکەیەوە تەنانەت مۆبایلەکەیمان دەرێنا کاگاریەوەی تەلەفۆن بۆ کەس و کارەکەیکین دوو ژماری تیا بوو نووسرا بوو فایقی برام دایکی مناڵم تەنها ینی ئەو کابرایە ئەمەنە جوان بوو ئەمەنە شتی جوانی پێوە بوو ئەمەنە قسەی جوان بوو هەتاکو ئەمڕۆ تەداخلی کاری سیاسی نەکرد بوو چەندین جار لەبەر کوردبوونی ئاوارە کرا دەربەدەر کرا ڕاگەورەکەی گولە باران کرا باشە هەر دڵی بۆ کە بگەڕێتەوە خاکی خۆی بتوانێت بە زمانی خۆی تەنانەت فەرق و جیاوازی ناکرد
لە ئاهەنگەکانە بە تورکمانی بە عەرەبی بە کوردی گۆرانی ئەوت ڕاست بەڵام شتێکی زۆر جوانی هەبوو خۆی بیر ناچووەوە لەناو بنەماڵەکەیان تاکە کەس بوو کە ڕەنگێکی تایبەتی خۆی هەبوو ڕاست پەیوەست بوو بەخۆیەوە کاو سەڵتەکەشی شایەتی ئەوەن کە تایبەتمەندی تاڵ گەرمیانی و کوردبوون و دەستان خۆش بێ زۆر لە ناومان زیندووە لە بەرەوەی بەرهەمەکانی مادام نوێ دەکرێنەوە مادام مۆدرن دەکرێنەوە مادام کەڤەر دەکرێنەوەمانەوە هونەرمەندە زیندووە کێمە بە هونەرمەندانی کە بەرهەمەکانیان زیینەوە دەتوانێت کاری تا بکرێت توێژینەوەی تا بکرێت ئەمە بخۆی زیندوەتی هونەرمەندە ڕەخات جا جوانەکەی ئەوەی بە دەست و پەنجەی گەنجان ئێستا بەرهەمانە ئەژێنرێت یا بە دەنگی گەنجان ئەوترێتەوە بە هیوایەوەی کە ئاگان لەو بە ڕەسەنایەتیەکەی بپارێزن بە هەماشەوە کە کاک ژەنیار و کاکوەلی داماژیان بۆ کرد لەگەڵمانە بن هەتاکو کۆتایی بەرنامە گوێمە ناوە لە دەنگی خۆشی ئامێرەکانتانە بێت سپاستانەکەین بۆ گفتگۆ شیرینە کە لەگەڵتان کردمان و بەڕاستی گەرمیانانە بوو گەرم و گۆڕ بوو گفتگۆکەمان